وەکو ئەندامێک کە بەشدار بی لە کۆنفرانسەکە ئەنجامی کۆنفرانسەکە بە کوێ گەیشت تا ئێستا گلایی نەبووە تو ئەنجام وە کاتێکی نەدا هەڵگیراوە یاخود هەڵوەشێنراوەتەوە هەڵنە وەکو هەڵوەشانەوە هەڵنەوەشێنراوە تەجیل کراوە بۆ کاتێکی نادیار. باشە ژمارەی کام لا زیاتر بوون لە کۆنفرانسەکەدا گردەکە یاخود کورسات ژمارەی کورسات تقریبان 100 و شتێک زیاتر بوو. ئەو بربژێرانە کێ بوون کە بۆ ڕێخەری گشتی کاندید کرابوون؟ هیچ کەس دیار نەبوو ناوێت نەگەشت بۆ ئەوەی ڕێخەر کاندید کرێ تێک درا. دەگوترێت گۆڕانی کورسات ژمارەیان لە گردەکە زیاتر بوو، مە تا چەند ڕاستە؟ ڕاستە 100% بوو لە هەموو لە قاعەکە بەعین زیاد لە 100 کەسی زیاتر بوو. هۆکاری گرژەکە چی بوو کە گرژەکە دروست بۆ ئەوانی سابیان تاوانێک ڕێژەیان کەم بوو نانویست کۆنفرانسەکە بکرێت لەبەرەوەی گرفتێک ئاژاوەیەکیان نایە و نەکرا کۆمیسیۆنێک ناچار بوو تەجیلیکە. پێت وایە چارەنووسی گۆڕان بەرەو کوێ دەگات؟ ئەوە کۆمیسیۆنی عێراق ئەزانێ کۆمیسیۆن بڕیارەیە ئێمە نازانین. پێت وایە ئەم دوو باڵە لێک نزیک ببنەوە بۆ تا بتوانم بزوتنێ گۆڕان یەک بخەنەوە؟ داهاتووە زانێ من نازانم تا ئێستا شتێکی وانە.